الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. ورزان خوش حالم لتفسير سورة الطارق بخزمتان بقمو بما بس رزامن دي خواهي قول وهيوادان ويوي آزي السودي لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب. بل خوش رسان ديار سورة الطارق سورة مكية وكو معلومك بوشي وبقسم دس بيدك لسرتا دخواي قول سبحانه وتعالى سوين بأسمان دخوا وهلوا سوين بأطارق دخوا ديار الطارقيش وكل دواء أو أخواي قول سبحانه وتعالى دفرمي وما أدراك ما الطارق أتوزاني الطارق سيا هر باشا أخواي قول سبحانه وتعالى بخوي تفسيري دكاتن دفرمي النجم الثاقب كواتا طارق بريتلا النجم الثاقب. النجم الثاقبيش بمعنى أستيردي أو أستيري كوا أستيري چي درخشان التاريكاي كندكا زالي ردا لسرتا دكاتك بآسمان سوين دخوا ديارا أستيرش بشيك لآسمان بلام بقشتي بآسمان واتا بآسمان كان بقشتي خواهي سوين دخوا وأوي تيدا أو جا باشانيش بتايبتي الطارق أو أستيراني كوا بنسبة أهل سروي زوي ديار دكون بشوان لويا بيقتري الطارق لبروي تطرق ليلا وكزانان دفرمون بشو بديار دكون لويا أوشتاني كبشويش بديار دكون بيقتري الطارق وياخد أو كسي كبشو دي تمالي كسيك بيقتري الطارق لبروي بشو عادة درجا كان داخران درجا مالكان كسي كبير بتسي تمالك بيوصل لدرجا بدا يتربوي اعتباره هموشتك كبشو بيقتري الطارق زا أوي كلير دام بستوك خواي قررين دكاتو النجم الثاقب ديار ألف لامك لبود جنس واتا همو أو أستيراني كوا الثاقبا بنسبة أهل السروي زوي كاتي كوا بشو بديار دكون لآسمان دا بروناتشيا كيان تاريكاي كندكن أو زا ديار معلومة وكو علماء فضاء باز دكن كأو أستيراني لأيما وديارن إيواهي كوا زور قد كلمان ديارة بلان بالتأكيد إيواهي لو أستيران بمليونها زار قباركي لقباري زوي قولتلا يتر براستي آسمان بقشتي وأستيركان بتايبتي وبتايبتر أواني كوا بشوان لسروي أهل لبوروي أهلي زوي بديار دكون بحق دوان بلقو دليل لسر عظمتي خواي قول سبحانه وتعالى أو قسم المقسم به أويك خواي قول دفرمي إن كل نفس لما عليها حافظ كواتا إن ليردا بمعنى مادي وهروها لماج بمعنى إلا دي كواتا هيت نفسك نية إلا حافظي لسرا إلا تاوديري بسرويا كواتا المقسم به أويا قسما بآسمانو بو أستيراني كلا آسمان دان هيت نفسك نية إلا حافظ تاوديري چي بسرويا زا أو حافظة وكوان دقل تفسير كان دفن مهر دقريتو لوزاتي خواهي قورة سبحانه وتعالى وكو دفن إن الله كان عليكم رقيبا كوات الليرد أو حافظة هر أو ذاتي سبحانه وتعالى كوا رقيبة لسر بندكانيو تاودير بسريانو آقادار بهمو كارو كردوو حتى آقادار بنيازكاني كرناو ضليشيان داهيا كواتا تاوكو ايمي بندا حساب لبو او مراقبه بكن لوی بسوين تخواي گور دستي پيكرديا بهندي هل بگرين بزان ايما كساني چن لجير تاوديري داينا وهر وهند زوربي مفسرين ديكاش او حافظه بو تاوديري ليقدنو كواللاني خواي گور سبحانه وتعالى ك براس باردني ملائكه لسر هر يقل ايما ديارة هر يقل ايما دو ملائكتي لسر وكل سورة قاف خواي گور باسي دك لا راس الله تسبو مراقبەی کار و کردەوەکانمان دەکەن ئیتر هەر کارێک بکەین و هەر قسەیەک بەسە زمانماندا بێ
خی گەورە سوبحانەهو وتعالا فەرمانی پێکردن کە ئەوان بینوسن و ئاگادارن بەو نیازانەی کە لەناو دڵیشمانە بە ئیزنی خی گەورە. ئیتر بەو شێوەیە هەموو کار و کردەوەکان دەنووسرێن، هیچی بزر نابن، هەمووی لە علمی خی گەورە معلومە و هەروەها تۆماریش دەکرێت لە سەرمان و لە ڕۆژی قیامەتێش لە کتێبی کردەوەکانمان دەیبینینەوە. ئینجا خی گەورە لەسەر ئەو ئەساس حسابمان لەگەڵ دەکا، جایان بە عەدل کە خی گەورە سوبحانەهو وتعالا لەگەڵ کەسانێک دەکا، یان بە فەزڵ بە تایبەتی لەگەڵ ئیمانداران کەوا چاوپۆشی لە گوناهەکانیان دەکا. ئەو جا دەفەرمی فەلیەنظوڕ الئینسان مما خولق، باو ئینسانە سیر بکە و تەماشا بکە لە چ خەلق بووە، با بیر لە خۆی بکاتەوە، با بیر لە خلقەتی یەکەمی لە چێن دەرێوە هات، لە چی خەلق بوو. خولق من ماء دافق، کەواتە ئەو ئینسانە خەلق بووە، ئەو ئینسانە خەلق بووە دیارە خی گەورە خەڵقی کردە سوبحانەهو وتعالا لە چی؟ من ماء دافق، لە ئاوێکەوە دافقە، لە ئاوێکەوە فڕێدراوە، لە ئاوێکەوە هەڵقوڵاوە. دیارە لێردا و کوزانان دەفەرمون ئەو ئیشارەتە بە ئاوی پیا و کاتێکەوە خی گەورە بەو شێوەی خەڵقی کردیە کە لە نەتیجەی لێک نزیک بوونەوەی پیا و ئافرەتێک، ئەو ئاوە کاتێککە بە قەدفەیەک بە دەفقەیەک واتە بە زەختێک وەکو فرێدانێک فرێ دەدرێتە ناو ڕحمی ئەو ئافرەتە و ئیترەگەر خی گەورە ئیزنی لەسەر بیتن ئەو ئینسانەی لێ دەخڵقێتن لە ناو ڕحمی و ئافرەتە و بۆ قۆناغانەدا دەڕواتن کە وەکو خی گەورە لە جێگای دیکە ئاماژەی پێکردیە. ئیتر لەو ئاوە خەلق بۆ ئەو ئینسانە، لەو ئاوەیەکەوە یەخڕج من بین الصلب والترائب. دیارە ئەو ئاوەکو لە جێگای دیکەش خی گەورە وەسفی دەکە ئاوێکی مەهینە، ئاوێکی ضعیفە کە علمیەنش چەند سەعاتێک زیاتر ناتوانی بژێتن ئەگەر نەگاتە جێگای خۆی دەمری. و هەروەها ئەو ئاوێکە کە لەو ئاوەش دیارە لە بەشێکی کەم لەو ئاوە ئەگەر خی گەورە ئیزنی لەسەربی لە یەک سپێرم ئەو لەو ئاوەدا کەوا بە ملیۆنەها سپێرماتی تێدا ئەگەر بگاتە هێلکەیەک دەیپیتێنی و ئەگەر خی گەورە ئیزن لەسەربی منداڵێکی لێ دەخڵقێتن. ئیتر بە فکر لە ئەسلی خلقەتی خۆی بکاتەوە، ئەو ئاوەیەکەوە یەخڕج من بین الصلب والترائب، ئەو ئاوەکە لە چێن دەردەچی دەفەرمی لە نێوان صلب و تەرائب. صلب بە مانای والله عالم بڕبڕەی پشت دێتن، تەرائبیش بە مانای پەراسوەکانی سنگ دێ. ئەنجا لێردا زۆربەی مفەسیرینی قەدیم هەروای لێک دەنەوە بۆی کەوە صلبەکە ئەوە لە بۆ پیاوەکەی دەگەڕێت، تەرائبیش لە بۆ ئافرەت دەگەڕێتەوە. بەڵام الله عالم وەکو مفەسیرینی تر وەکو ئێستاش کە زیاتر علمیەنش ئیثبات بووە ئەو بین الصلب والترائب هەردوو شەردەگەڕێتەوە لۆ پیاو، لەبەرەوەی لێردا خی گەورە بەس باز لە ئاوەکەی پیاو دەکاتن، خولق من ماء دافق، باز لە ئاوی ئافرەت ناکاتن. ئەو ئاوەی پیاویش یەخڕج من بین الصلب والترائب. ئەسلی ئەو ئاوە دیارە وەکو معلومە کە علمیەن لە خسیەوە دروست دەبی. ئەو خسیەش وەکو زانان دەفەرمون لە مەرحەلەی کۆرپەلەیی کە ئەو ئینسانە دەخڵقێتن، کاتێکەوە کوڕێک دەخڵقێتن ئەو جەنینە کوڕ بیتن، ئیتر ئەو خسیە لە چێن دەرێت دەخڵقێتن دەفەرمین لە منطقەیە کە پێیگوترێت التحدب التناسلی کە لە نێوان صلب و تەرائبە. و هەروەها دیارە بەو شێوەش لێکیان دایتەوەکەوە هەر لەو منطقەیە کە لە نێوان صلب و تەرائبکەوە دڵ مەوجودە و ئیتر لەوێن دەرێ خوێن بەسەرەکی لە بۆ خسیەش دەڕوا، لە بۆ مەبیضیش دەڕواتن، ئیتر لە تەغذیەش بە هەمان شێوە لەو منطقەیە لە بۆ ئەو دوو کۆ ئەندامەی پیا و ئافرەت دەڕوا. ئیتر خی گەورە سوبحانەهو وتعالا دەفەرمیتن ئەو ئاوە لەو منطقەیە لەوێن دەردەچی بین الصلب والترائب. ئیتر لێرەدا مەبەست لێرەدا کە ئینسانەکان بیر بکەنەوە، بیر لە خلقەتی خۆیان بکەنەوە بە چ شێوەیە خەلق بووینە. ئیتر ئەو خودای کە بەو شێوەی خەڵقی کردیە لەو ئاوەکەمە إنه على رجعه لقادر. اینجا ئەو زاتە سبحانه وتعالى کە لە سەرەتادا خەڵقی کردیە ئەوە لەسەر جێرانەوەشی جارێکی دیکە لە دوای مردنی جارێکی دیکە بەتوانایە زندی بکاتەوە. بە تەکید بە ئینە و هەروەها بەلامی تەوکیدی قەسەمیش لە قادر، خی گەورە بەتوانایە کەوا جارێکی دیکە ئەو ئینسانە لە دوای مردنی زندی بکاتەوە. ئەو ڕۆژێکەوە ڕۆژی قیامەتە یومە تبلى السرائر،
کەواتە لەو ڕۆژەیدا سەرائر جەمعی سەریرەیە، واتە ئەو شتانەی کەوا نهێنین هەموو ئەو شتانە ئاشکرا دەبن لە کار و کردەوەکان، ئەوەی کە بەنهێنی ئەنجام درایە، لەو قسانەی کەوا بەنهێنی کرایە و لەو نیازانەی کە ناو دڵ و دەرووندایە، هەر هەمووی کەشف دەکرێت لەو ڕۆژە. تبلا دیار بە معنای تختبەر و تکشف، واتە اختیبار دەکرێت و کەشف دەکرێت. اختیبارەکە لە دنیایە و کەشف بوونەکەش لە قیامەتەیە، بەڵێ لە قیامەت ئەو ئەسرارانەی کەوا بەنهێنی کرا لە کردار و لە گفتار و لە نیازەکان ناو دڵ و دەروون، هەر هەمووی کەشف دەبی. فما له من قوة ولا ناصر. ئەوجا ئەو ئینسانە ئەوەی کەوا کار و کردەوەی خراپی هەبووە و لەوێن دەرێ کەشف دەبیتەن، کاتێکەوە ڕوبەڕووی سزای کردەوەکانی دەبیتەوە، هیچ قووەتێک نییە کەواتە قووەتێکی ذاتی خۆی نییە بتوانیتن ئەو عەزابە لە خۆی لا بداکەوە لە نەتیجەی کردەوەکانی ڕوبەڕووی بوویتەوە، و هەروە هیچ ناسرێکیش نییە، هیچ ناسرێکیش نییە، واتە نە بە خۆی قووەتی هەیە نە ناسرێکی دەرەچیش هەیە کەوا بەسەری بێخیتن، لەبەرەوەی هیچ کەسێک هیچ قووەت و دەسەڵاتێک نییە بتوانێت بەرەنگاری دەسەڵاتی خوای گەورە ببیتەوە. ئەنجا خوای گەورە دیسان دوو قەسەم دەخوا و دەفەرمی وەسەمائی ذاتی الرەجع، کەواتە سوێن بەو ئاسمانەی کەوە خاوەنی جێڕانەوەیە، ذاتی الرەجع کەواتە خاوەنی جێڕانەوەیە، و زۆربەی مفەسرین بۆیان لێکدایتەوە ئەو ئاسمانی کەوە بارانی دەبارێنی، لەبەرەوەی ئەو بارانە جار لە دوای جار دەگەڕێتەوە لە بۆ سەرڕووی زەوی، وەکو معلومە. جا وەکو زانایان تریش دەفەرمون وەکەئەنەما ئیشارەتە لە بۆ ئەو غیلافە جەویەی کەوا چاردەوری کوڕەی ئەڕدەی گرتیە، ئەو غیلافە جەویەیە کە لێ ناگەڕێ هەر شتێکەوە دەربچی لەسەر ڕووی زەوی، هەتا ئەو مستەوای کە دەگاتە غیلافی جەوی، اینجا لەوێڕە دەبی بگەڕێتەوە لۆ سەر ڕووی زەوی. ئیتر وەسەمائی ذاتی الرەجع بارانیش بەشێکە لەو شتانەکەوە، وەکو بوخارێک کە هەڵدەستیتن بە ئیزنی خوای گەورە لە نەتیجەی تیشتی ڕۆژ لە بەحار و محیتاتەکان ئەو بوخارە هەڵدەستی و هەتا دەگاتە ئەو مستەوایەتان و ئەوجا پاشان دادەبەزیتەوە. والأرض ذات الصدع، وهروها قەسەم بە زەوی، ئەو زەویەی کەوا خاوەن درز و قڵیشە، کەواتە ئەو زەویە کە لە نەتیجەی باراندا کاتێکەوە باران دەباری، ئیتر ئەو تۆیانەی کەوا تێیدا بە ئیزنی خوای گەورە چەکەرە دەکەن و ئیتر ئەو جیا ناسکەی کە لێی دەردەچی بە ئیزنی خوای گەورە ئەو زەویە شەق دەکا و لێی دەردەچی و تاوەکو ببیتە نەمام و گەشە بکاتن. ئیتر ئەوەش هەر قەسەم بە ئاسمان و قەسەم بە زەوی هەمووی بەڵگە و هەمووی ئاسار و شوێنەواری دەسەڵاتی خوای گەورەن سوبحانەه وتەعالە. اینجا ئەو جارە خوای گەورە ئەوەی ئەلموقسەم به ئەوەیە کە باز لە قورئان دەکاتن، إنه لقول فصل، کەواتە قورئانی پیرۆز قەسەمەن بە ئاسمان و قەسەمەن بە زەوی کەوا بەڵگەن لەسەر دەسەڵاتی خوای گەورە. قورئانی پیرۆز کە کەلامی خوایە، قەول فەصلە، واتە قەولێکە کەوا جیاکەرەوەیە، واتە ڕاست و ناڕاست لێک جودا دەکاتەوە، حەق و باتل لێک جودا دەکاتەوە، کافر و ئیماندار لێک جودا دەکاتەوە. إنه لقول فصل، جیاکەرەوەیە ئەو قورئانە. وما هو بالهزل، و ئەو قورئانەش بە هیچ شێوەیەک هەزلی تێدا نییە، هەزل واتە گاڵتەی تێدا نییە، بەڵکو ئەو پەڕی جددیاتە، هەموو ئەو شتانی کە تێیدا باس کرایە ئەو پەڕی جددیاتە و بە هیچ شێوەیەک سوعبەت و هەزەلیات و گاڵتەی تێدا نییە، هەمووی حەقە، هەمووی حەقە، ئەوەی کە خوای گەورە تێیدا باس کردی هەمووشی جێبەجێ دەبیتن. إنهم يكيدون كيدا، اینجا لەگەڵ ئەوەش کەسانێکی بێباوەڕ لەگەڵ ئەو هەموو ئاەتانەی خوای گەورە کە لە قورئانی پیرۆزدایە، لەگەڵ ئەو هەموو ئاەتانەی خوای گەورەش کە لەو بوونەوەرەدایە کە بەڵگەن لەسەر عەزەمەت و تەوحیدی خوای گەورە، ئەوجا کەسانێکی بێباوەڕ بەردەوامن لە بێباوەڕەکەی خۆیان و بەڵکو یەکیدونە کەیدا پیلان دادەڕێژن دژی ئیسلام، دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دژی ئیمانداران. و ئەکید و کەیدا، خوای گەورەش لە بەرامبەردا دەفەرمی، خوای گەورەش دەفەرمی ئەمنیش کەید و پیلان دادەڕێژم دژی ئەوان، تاوەکو کەید و پیلانی ئەوان هەمووی تێک و پێک بچی. دیارە کەید و پیلانی هەر جیهەتێک کە بەرامبەر یەکتر دەکەن، نەجاحەتەکەی لەوەیدا کەوە کەسی بەرامبەر ئاگاداری بە پیلانەکەی کەوا لە بەرامبەری دادەڕێژرێ. ئیتر وەلیلله المەثل الأعلى، خوای گەورەش ئاگادارە بە پیلانی ئەو کەسانی کەوا پیلان دژی ئیسلام دادەڕێژن، ئاگادارە بە هەموو شتەکانیان. ئیتر
لسر أو أساسش خواي گەورە سبحانه وتعالى پیلان دادەڕێژتۆ لە کاتێک ئەوان بێ ئاگان لە پیلانی خوا کەوا خواي گەورە پیلانی ئەوان هەمووی تێک دەدا. فمهل الكافرين أمهلهم رويدا. كواتا مادام وابي يا رسول الله صلى الله عليه وسلم خوا صاحبي أو دينه كاتك أوان بيلان دادا رجن خواي گەورەش بيلان دجي أوان دادا رجيتوا إتر مهلتك ببيبا أوران بدا مهلتيشيان بي بدا مهلتيشي كم. فمهل الكافرين أمهلهم رويدا. دیارە ڕوەیدەری شەر بە معنای مهلەتی کەم دێ کەواتە لێردا و کوزانان دەفەرمون بە سێ لەفز فەمەهیلهم ئەمهیلهم ڕوەیدا بە سێ لەفز خوای گەورە داوا لە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم و داوا لە ئیمانداران لە دوای پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم کەوە عەجەلە نەکەن بەرامبەر بە کافران پەلە نەکەن بەرامبەر بە کەید و پیلان و تەخطیتی کافران. خوای گەورە هەمووی پێ ئاگادارە و خوای گەورەش لەو کاتە خوای گەورە ئینتقام و تۆڵەیان لێ وەردەگریتەوە کە خوای گەورە بڕیاری لەسەردایە و خوای گەورەش پەلە ناکە بە پەلەکردنی بەندەکانی خۆی. لێ پێویستە لەسەر ئینسانی ئیماندار بەردەوام بی لەسەر منهەجەکەی خۆی و بەردەوام بی لەسەر خواپەرستیەکەی خۆی و مەسئلەی هاتنی عەزاب لە بۆ بێباوەڕان ئەو مەسئلەیە کە متعلقە بە ذاتی خوای گەورە لێ پێویستە زۆر بە سەبر و ئارام و بە ثەبات و بە ئیستقامەوە بڕوا لەسەر ڕێبازەکەی بەو شێوەی مطمئنیش بی کەوا خوای گەورە سبحانه وتعالى خاوەنی دینەکەیە و خوای گەورەش دیفاع لە دینەکەی دەکاتن. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.